سیستمێکی پەروەردە و فێرکردنی پێشکەوتوو بیمەی تەندروستی تایبەت بۆ هەموو دانیشتوان بە خۆڕاییە. هیچ خێزانێک بێجێگە نییە و هیچ کەس سکاڵا لە بەرزبوونەوەی نرخی زەوی و کەرەستەی بیناسازی ناکات. یەکسانی و دادگەریەکی بێوێنە پەیڕەو دەکرێت و هیچ هاوڵاتیەک بێماف و ئەرک نامێنێتەوە. کاتێک ئەمە دەبیستی وا بڕوا دەکەی ئێمە باس لە یەکێک لە دەوڵەتە دەوڵەمەندەکان دەکەین کە پڕپڕە لە دەرامەتی ئابووری و سامانی کانزایی و نەوت، بەڵام تووشی شۆک دەبیت کاتێک دەزانی باز لە دەوڵەتێکی ئەفریقی ڕووبەر بچووک دەکەین لەگەڵ ئەوەی پێگە جوگرافیەکەی دوورە و قەبارەکەی بچووکە و نەتەوە و ڕەگەزی جۆرا و جۆری زۆری تێدایە. وڵاتێک کە بووەتە یەکەمین نمونەی ئەفریقا لە بەدەستێنانی سەقامگیری سیاسی و گەشەسەندنی ئابووری، دەوڵەتی مۆریشیۆس. پشت بە مرۆڤ دەبەستێ پاشان کشتتوکاڵ و هەناردەکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان لە دوای دروستکردنیان گەشت و گوزاریش سەرچاوەیەکی داهاتی ئەم دەوڵەتێ و کردوێتی بە دەوڵەمەندترین دەوڵەتی ئەفریقا سەرڕای نەبوونی دەرامەتی سروشتی تایدا. پەروەردە و فێرکردن بە خۆڕاییە تا کۆتا قۆناغی زانکۆ. فێرکردنی بە خۆڕایی بە خزمەتکردن ئەژمار دەکرێت بۆ هاوڵاتیان نەوەک کاڵایەک بێت بۆ فرۆشتن لە قوتابخانە و زانکۆ تایبەتەکان. چارەسەرکردن و چاودێری تەندروستی بۆ سەرجەم هاوڵاتیەکانی بە خۆڕاییە. بیمەی تەندروستی هاوڵاتیەکانی نەشتەرگەری دڵ دەگرێتەوە کە تێچوویەکی زۆری پێویستە. ئەم دەوڵەتە بڕوای بە بازرگانی نییە. کاتێک بابەتەکە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەبێت، داهاتی تاک لە مۆریشیۆس دەگاتە $90,600. شانازی بەوەشەوە ناکەن کە بەرزترین داهاتیان لەسەر ئاستی ئەفریقا هەیە و پێیان وایە دەبێت دەوڵەت کارێک بکات بۆ زیادکردنی داهاتی تاکە کەس. لە 90% هاوڵاتیانی مۆریشیۆس لە خانی خۆیان دانیشتەجێن. هیچ خێزانێکی بێماڵ و حاڵ نییە و هیچ ماڵێک سکاڵا لە بەرزبوونەوەی نرخی زەوی و کەرەستەی بیناسازی ناکات. تێچووی سەربازی لە پەراوێزی بودجەدایە و خەرجکردنی ڕاستەقینە بۆ تەندروستی و فێرکردن و خزمەتگوزاریە. سەرۆکی مۆریشیۆس ژنێکە بە ناوی دکتۆرە ئامینە غەریب فەقیم، کەسێکی زانا و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە کیمیای ئەندامیدا. ئامینە قسەیەکی بەناوبانگی هەیە، دەڵێت سیاست منی هەڵبژاردووە نەک من هەڵم بژاردبێ. موسڵمانەکان لە کۆماری مۆریشیۆسدا کەمینەن و تەنیا لە 170 هاوڵاتیان پێکدێنن. لەگەڵ ئەوەشدا گەل سەرۆکێکی موسڵمانی هەڵبژاردووە، چونکە کۆمەڵگاکەیان لەسەر بنەمای ئاشتی پێکەوە دەژین، نەک لەسەر بنەمای ئاینی حکومداری بکەن. یەکێک لە مامۆستاکانی زانکۆ لە قۆناغەکانی دکتۆرا و ماجستێر و بەکالۆریۆس لە شێوەی تابلۆیەکدا وتەیەکی واتاداری بۆ خوێندکارەکانی نووسیوە و لە یەکێک لە دەرگا سەرەکیەکانی زانکۆیەکی باشووری ئەفریقا دانراوە. وتەکە دەڵێت ڕووخاندنی هەر میلەتێک پێویستی بە بۆمبی ئەتۆمی و ڕۆکێتی دوورمەودانیە، بەڵکو پێویستی بە دابەزاندنی جۆرێتی فێرکردن و ڕێگەدان بە قۆپی نەکردنەوە هەیە لەلایەن خوێندکارەوە. بۆیە نەخۆش لە سەردەستی پزیشکێک دەمرێ کە بە قۆپیە دەرچووە، باڵەخانەیەک دەڕوخێت لە سەردەستی ئەندازیارێک کە بە قۆپیەکردن دەرچوو بێت. پارە لە دەست دەدەین لە سەردەستی ژمێریارێک کە بە قۆپیکردن دەرچووە. دادگەری لە دەست دەدەین لە سەردەستی دادوەرێک کە بە قۆپیکردن دەرچووە. نەزانینیش لە عەقڵینەوەکاندا پەرە دەسێنێت لە سەردەستی مامۆستایەک کە بە قۆپیەکردن دەرچوو بێت. هاوڵاتیانی ئەم وڵاتە ئەفریقیە بچووکە ئێستا وایان لێ هاتووە کە هێندەی گرنگی بە خوێندن و پێشکەوتنی بوارەکانی زانست و فێربوون دەدەن، لە هیچ بوارێکدا هێندە قاڵ نابنەوە و مەیلیان بۆ هیچ سێکتەرێکی تر نییە، چونکە وا فێرکراون هەر کۆمەڵگەیەک دوا بکەوێت هۆکارەکەی نەزانین و گرنگی نەدان بە پەروەردە و فێرکردنە، نەک هیچی تر.